بەڵێ بەڕێزان سەبارەت بە دەست بە سەرکردنی کارمەندێکی کوردستان 24 کە تەنها تاوانی ئەوەیە لە هەرێمی کوردستانەوە لە باشووری کوردستانەوە گەڕاوەتەوە ڕۆژاوای کوردستان بۆ ئەوەی هەم پشووی هاوینە هەم خزم و کەسوکاری بەسەر بکاتەوە، بەڵام بەداخەوە لەلایەن ئاسایشی ڕۆژاواوە دەستگیر کراوە. بۆ دەستگیر کراوە چه یاساشکێنیەکی کردووە، هیچی ئەوانە ئەنجام نەداوە. بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین کە داخۆ بۆچی گیراوە و ئاخۆ ئایندەی بەچی دەگاوە، چۆن هەوڵ بدرێ ئازاد بکرێ. میوانمان هەیە لەگەڵ ئەو قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ئیبراهیم برۆ، سیاسەتمەدار و ئەندامی کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنەکەسە، ڕاستەخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک ئیبراهیم شەوتان باش، بەخێر بێن. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. من دەمەوێت لەوەوە دەست پێ بکەم، ینی بەپی زانیاریەکانی ئێوە بیانووی دەستگیرکردنی ئەو کارمەندەی ئێمە کاک ڕامان دەبێت چی بێ، ینی بۆچی گرتوویانە؟ پاش ڕوخاندنی ڕێژیمی سووری ینی بە حەزاران بە دە حەزاران خەڵکی سووری ڤەگەریان وڵاتێ خۆ ji بۆ karê xwe û ew ê xwe û bi taybetî kesên siyasetmedar kesê çalakvan û lê di devera me de di devera rêveberiya xwe ser de bi rastî tu guhertin çê nebû, bi taybet jî ji aliyê ewlekariyê ve. Ne cara pêşî piştî rûxandina rejîm gêrêgirtin li ber siyasetmedar û çalakvana têkirin. Yani di dema 26 Nîsanê de konferansa Yekreziya Kurdî çêbû, car de çekdarên rêveberiya xwe ser yên PYD nehiştin Encumena Niştimanî Kurdî çar hevalbendê xwe ji bajarê Efrînê bînê konferansa Yekreziya Kurdî hazir bike. Aniha jî ev girtina Raman wek yani rojnamevanekî wek gencekî piştî 10 sala gihere serdana xizmê xwe bike, ew tê wê watê genameyekê ev desthelata li vê deverê dengê xwe digihîne xelkê give negerin welatê xwe û ev tiştek gelek xerab e. Yani piştî çend sala ji danûstendinê û bi taybet li hevhatina dawî çêbûyî ser yek helwesta siyasî Kurdî wextê ge ev biryarekî wilo tê stendin ew nameyekê ge îro destpêka havînê yê û bi hezara xortê Kurda xwe hazir kirine serdana xelkê xwe bikin yekemîn sal pişt. زۆر باشە کاک ئیبراهیم، بەڕای ئێوە ینی ئەم جۆرە ڕەفتارانە گرتن، ئەزێددان، ڕێگریکردن ئەمە نابێتە لە بری نزیک بوونەوەی گەلی کورد جا لە هەر چوارپارچێ بێ یاخود ڕۆژاوا و باشوور بێ، لە بری ئەوە نابێتە ئەوەی دابڕینی گەلی کوردستانە لە یەکتر؟ بەرێ بێگومان ینی ئەوە کارێکی gelek خرابێ و gerek em wek yani aliyên siyasî jî aliyên sivîl jî dezgehên yên hiqûqnas tev de karibin van binpêkirina heşkere bikin û rawstandinek baş berfireh jî li ser bê axaftin ji ber tecrübekî gelekî xerab jî li dû van girtina heye. Yani ême wek em dizanin û em nas dikin, yani gelek xelk hatine girtin û bin gefadê hinek e'tirafatê bi zorê ji wan hatine. Karî emane çi ye kak İbrahim? Yani boçî deyan girin? Berêne wekî destpêkê cî me got ew yani nahêlin gê xelkekî çalakvan siyasetmedar dikaribe bi azadî kar bike. Tevî gê îro yani Encumena Niştimanî Kurdî hin aliyê dinî siyasî yani kêfxweşîkê dikin gê îro yek helwesta siyasî Kurdî çêbûyê lê mexabin neguhertina yani me jî hêvî dikir wek gê Sûriya tev de hatî guhertin hinekî devera me jî guhertinek ber bê. Baş e. بەڵام کاک ئیبراهیم خۆ کاک ڕامان کە چۆتەوە بۆ ئەوێ نەبوو چالاکی ڕۆژنامەوانە نەبوو ئامادەکردنی راپۆرت بوو، تەنها بۆ سەردانی خزم و کەسوکاری بووە، خۆ نەبووتە ئەوەی کە ڕێکارەکانی یاسایی ئەوان پێشێل بکە. کەواتە بۆچی ئەیگرن؟ بەێ ئەو ینی تێوێ واتێ گێ چ کەسێکی نە ینی ئالیگرێ وان بێ یان ژی پرۆپۆگەنداکێ ji بۆ وان چێنەکێ divê nameyekê bigihînin wan ji ber demekî yani diva bû ji bo yek ji Ewropaya ji herêma Kurdistanê serdana xelkê xwe bike xizmê xwe bike li Kurdistana Sûrî divê axaftinekê li ser Encumena Niştimanî Kurdî bike ya li ser kesekî
خویانید ئەنجومەنێت بکێ دژایتیاوێ بکێ حتا ببوو وەک پەزەپۆرتێکێ پێ دەرباز بێ ئانەها ینی گەنجێکی وەک ڕامان ئەم دەزانن ینی ڕۆژنامەڤانێکی نەل بەرچاوایژی ینی کاریوینی ڕۆژنامەڤانی نەیە لە بەرچاوایی یاژی نویساندنێ بەرفرە هەدەکێ ئەو دەبێ نامەیەکی ژ گەلک گەنجێ مەی گێ تو علاقەتی وان بە سیاسەتی ڕژی تونەیە مەترسیل جەموان چێ بوو ئەف خەتەرێکی لەسەر پێشەڕۆژە هەرێما کوردستانە سووریە گێبەرێ ینی پرانیا کەچ و خۆڵی وێنی جوان لە دەروی وڵاتە باش کاک ئیبراهیم ئێوە وەکو ئەنە کەسە ینی دەتوانن لەم بوارەدا کارێک بکەن هەوڵێک بدەن بپرسن بزانن بۆچی ئەم کەسە گیراوە ئەم کەسە تەنها ئەوەیە کارمەندی کوردستان 24 ڕۆژنامەنووسە لای ئێمە بەلێ گۆر ینی ئەم دشۆپینن ئەم زانن ئانەها سەرۆکاتی ئەنجومەنە نیشتمانی کوردی ji kêlîka pêşî de daxwazê dike û bi taybet ji serokê Qesedê yê got xwekiriyê girantorê li hevhatina Kurdî lê mexabin hetaniha tu bersiv di destî wî cîtineyê û ew jî tê wê wa tê gê wextê yanî tê xuyakirin gê serokê Qesedê nikare desthilata xwe li ser hemû aliyên çekdarî gidwê deverê bêkirin ji ber ne tenê îrogirtina ramanê حتا وی کلی که یعنی کسی دبن 18 سالی ره چه کج بن چه خورد بن جدبستانا جمال خواه تین رواندن و دو وقت کی ده گه امتزان ایروپا که خواه حل دکه هین دبن ناوی جوان شورشگرد و دبن ناوی پککه ده یعنی خلقک ده دزین و تی رواندن باش کاک ابراهیم اونده اما آگادار بین تنها مظلوم عبدیش آگاداری دستگیر کردنی او کارمەندەی کوردستان 24 و بەڵێنی داوە دەڵێ ئازادی دەکەم پێت وایە بتوانێت ئازادی بکە بە زووترین کات ئەو بەڵێنی داوە ئەو ئیرۆ ینی دەبێ ینی ئەوەک نەمونەک بڕاستی وەختی تشتێکی ji بۆ ئازادکردنا شخصێکی تەنێ ئەف درۆژ دەسەرگرتنا ویر دەرباز دەبێ سەرۆکی قەسەدێ نکاربێ وان ئاخافتنێ خۆ بجیبین نکاربێ وی بەردێ چاواوی ئەو لە هەڤهاتن و ئەو ینی ڕێککەفتنا گشت بۆ چارەنووسا ملەتێکی وێ کاربێ بەردەوام بکێ و سەرپرشتیاوێ بکێ باش کاک ئیبراهیم ئەنی ئەم جۆرە ڕەفتارانە لە بری نزیکردنەوەی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان جا ڕۆژاوا بێ باشوور بێ باکوور بێ یا خڕۆشەڵات بێ لە بری خزمەتکردن بە گەلی کوردستان ئەمە خزمەت بە دوژمنانی گەلی کوردستان ناکات بێگومان ئەوە تو خزمەتێژ بۆ ملەتی کورد ناکێ بەرۆڤاژی وێ دکەوێ خزمەتا دژمنی کوردا دێ گە ئیرۆ دەسهلاتێک تێ بنافکردن بە ناوێ کوردا یعنی ئەم بێژن نەبێژن تەوی گە ئەم دزانیژێ ئەو دەسهلات نە دەسهلاتێکی کوردیە لێ تێ ناسکردن لە جەم خەلکێکی دەسهلاتێکی کوردی وەختێ گەڤان کریارێ خراپ دەکێ دەبێ ینی برینێکی گەلێکی مەزن لاشێ هەموو پەرچێن کوردستانی دێ و لێ هەمبەر نێزیکبوونێژی ڕێدەگرێت باش کاک ئیبراهیم ینی گرتنی ئەم ڕۆژنامەنووسە کە بۆ خۆی کارمەندی کوردستان 24 بۆ خۆ دەزانی کوردستان 24 یەکێکە لە دەنگ و ڕەنگە هەرە بەهێزەکانی کوردستان نەک لە باشوور لە تەواوی کوردستان ئەمە هەر پرۆسەی یاخود مەسەلەی ڕۆژنامەگەری لە ڕۆژاوای کوردستانیش ناخاتە ژێر پرسیارەوە بلێ ینی شخوا بەلکی جاران هەنێک ڕەخنێمەژی لە ینی ڕۆژنەمەڤانیە هەرێما کوردستانی بتەوایەتی و هەن ینی بتایبەت جی هەن ڕۆژنەمەڤان هەنە هەن قەنالن کوردی دێ پرۆپۆگەنداکێ ji rêveberiyê û ji vê deshilatê re dikin aniha piştî hiv qasa xizmet û hiv qasa karê gê ragihandina herêma Kurdistanê bi hemû qenalê xwe televîzyonî yanî hinekî propaganda ji vê deshilatê re dikin îro va li hember wêna yanî nahêlengê karmendekî wê derbasî hundirê Kurdistana Sûrî bibe ev jî tiştekî gelekî xerab e gerek ragihandina Kurdistanê çi binpêkirinê tê kirin ne ji bo raman tenê yani çi binpêkirinê gil wê derê tê kirin li hember çi çalakvanekî siyasetmaderekî Kurd be gerek hinekî yani guhdanekî ji wilo bêhtir bidêne. Baş kak İbrahim bibûre yani dua pirsiyar
ئەنی لە کاتێکدا وەکو گوتم فەرماندەی هێزەکانی مەهاسەدە مەسڵوم عەبدی ئاگادار کراوە کە ئەو کارمەندەی کوردستان 24 دەست بەسەر کراوە. ینی بۆچی ئەبێ هەر لە ئەساسە دەست بەسەر بکرێ تا دوایی پەیامەکە بگات بە مەسڵوم عەبدی؟ ji ber vê jî tê xwastin bi zûtirîn wext hemû dawatê giberê li ser hemû siyasetmedar û çalakvana henin bên xistin û her wiha jî her اعترافاتê dibin gefê kuştinê jî ji xelkê hatin stendin divê ne efûkê derxin divê efwa xweş vî milletî bixwazin gidivan 10 salê çûyî de çi qeysîbûnî sebeb ji bo penaberkirina xelkê ji welatê xwe gerek ew lêborînê ji xelkê bixwazin û de ji van ecendê xwe yî li ser her kesekî dervî welat ecendek çêkirin û اعترافات û gefên kuştinê li wan kirinê divê ji wan vegere evaya karek ji aliyê siyasetmedara jî û ji aliyê ragihandinê jî bi xurtî jêr divê. زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز ئیبراهیم برەوە سیاسەتمەدار و ئەندامی کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنە کەسە گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بووی زۆر سپاس. شەوتان باش.